لیژنەکانی چاودێری بازرگانی سلێمانی بەردەوامن لە پشکنین و بەدوەدا چۆن هەر لەگەڵ ڕاگەاندنی قەدەغەی هاتوچۆ کاری لیژنەکان ورتر و بەردەوامی زیاتری بەخۆبینی ئەمە سەرەڕای بەردەوامی ئەرکەکانیان بۆ چاودێری نرخ و بازار و پابەندکردنی فرۆشیاران و خاوەنی مارکێتەکان بۆ پابەندبوون بە ڕێنمایی تەندروستی تیمەکان شوێنەکانیان بۆ دیارەکەی هەر تیمە و بەکارێکە سپێرێ ئێمە ئیمڕاتنەتە ئەم سنوورە مارکێتی گەورەی تایە ئەم مارکێتە لە چەندین باش پێک هاتووە یەکەم بەشی داخڵبوونمان تێبینی ئەوەکەین ئایا پابەندی مەرجۆ ڕێنمایەکانە کە دیاری کراوە لە پارێزگای سلێمانیەوە بۆ مارکێتە گەورەکان لە دانانی دەستکێش زائیدەن پاکەرەوە معقم بۆ دەست پاکردنەوە پاشان داخڵ بوون ئەو شوێنانی کراون وەک مارکێت و نانەوەخانە و سەمونخانە و گۆشت فرۆش هەموو ئەو شوێنانی بە شێوەی بەردەوام لیژنەکانی قایمقامەت و چاودێری بازرگانی سەردانی دەکەن بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و پابەندبوون بە ڕێنمایەکانی تەندروستی. کارەکانی ئێمە بەردەوامەوە بە شەو بە ڕۆژ ئێمە لە ئەرێکداین ئەوەی بکەوێتە سەر ئەستۆشانی ئێمە جێبەجێمان کردووە تەواوی ئەو ڕێنماییشمان دەرکردووە هەر سێکتەر و هەر شوێنێکی گشتی بەجیا بۆمان دەرکردووە ڕێنماییمان بۆ نانەوە بەجیا دەرکردووەوە بۆ دوکانەکانی گۆشتفرۆشی بەجیا بۆ ئەلوە بەجیا بۆ مارکێتەکان بەجیا بۆ هەر جێگایشی تر بێ بەجیا ڕێنمایی بۆ دەرکراوە بۆ دەرمانخانەکان دەرکراوە بۆ هەموو ئەو شوێنانەی کە لە ئێستادا خزمەت پێشکەشەکەن وەکراون بە ڕووی هاوڵاتیاندا هەر کەسە و بەپێی ڕێنمایەکەی خۆی ڕێنمایی بۆ دەرکراوە و پێویستە پابەندی ئەو ڕێنمایانە بێ. بەڕێوەبەری تەندروستی و لایەنە پەیوەندیدارەکانی سلێمانی ئەو دەخەنە ڕوو ئەوان بە شێوەی بەردەوام لە پێناو زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان پلان و کارەکانیان جێبەجێ دەکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و پزیشکانش داوا لە هاوڵاتیان دەکەن پابەندی ڕێنمایەکان بن. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی.